پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە شێوەی فرەبازنەیی هەڵوێستێکی نوێ نییە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 کە بۆ یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داوای کرد پرۆسەکە فرەبازنەیی بێت، بەڵام لە پێناو دوانەخستنی پرۆسەکە ڕازی بوو هەڵبژاردن یەکبازنەیی بێت. حسم بکرێ تەواو بکرێ ئەویش دیسا هەرتەنیا لە ڕێگای ئەو هەڵبژاردنەیە. دکتۆر فواد ماسووم یەکەم سەرۆکوەزیرانی هەرێم لە تۆمارێکی ڤیدیۆییدا کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 دەڵێت یەکێتی لەگەڵ ئەوەدایە هەڵبژاردن فرە بازنەیی بێت، بەڵام لە پێناو دوانەخستنی پرۆسەکە کە یەکەم ئەزمموی دیموکراسی دوای ڕاپەڕین بوو ڕازی بووە هەڵبژاردن یەکبازنەیی بێت. بەڕاستی ئێمەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو قەناعەتەدا بووین کەوا باشە داگیری بێت بۆ ئەوەی هەر ناوچەیە نوێنەری خۆی هەڵدەبژێرێت و ئەو نوێنەرە بەرامبەر بەو خەڵکە مەسئولە کە دەنجیان پێداوە دەبێ ئەویش هەمیشە لە خزمەتیواندا بێت و لەو حاڵەتەدا هەر نوێنەرەیە ئەنواعی حساباتی خۆی دەکاتن و هەموو کەس ئەو ژوورئەتە ناکات بێ خۆی هەڵبژێرێت، بەڵام لە لیستی حیزبدا ممکنە ئەنواع و ئەشکالی بکەوتێ دەگەڕێتەوە بۆ ئەوەی حیزبەکە تا چ حەد دەیەوێ مراعاتی هەست و وستی ئەو خەڵکەیە بکات، بەڵام لەگەڵەوەش کە زۆربەی بیر و ڕاکان لەسەر ئەوە بوو نیسبی بێ ئێمەش موافقەتمان کرد چونکە گرنگ ئەوە بوو ئەو هەڵبژاردنەیە ببێت. چیتر کوردستان لەو بۆشاییە قانونی و لەو بۆشاییە ئیدارەیە نەمێنێتەوە. لە دوای پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش لایەنە بەشدارەکانی کابینەکە ڕێکەوتن ئەو پرسانەی ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە تایبەتی دەستور و یاسای هەڵبژاردن سازانی نیشتیمانیان لەسەر بکرێت. لەسەر ئەو بنەمایەش یەکێتی پێداگری دەکات لەسەر سازانی نیشتیمانی بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەوەش خواستی زۆرینەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە، بەڵام لایەنێکی سیاسی دەیەوێت بەبێ سازان بە زۆرینەی پەرلەمانی یاسای هەڵبژاردن هەموار بکاتەوە. هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە بە تەوافق و سازانی نێوان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە دوایین کۆنفرانسی ڕۆژنامەوانی داشکرای کرد لە 3/11/2021 بەدواوە 7 کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام دراوە و هەموو فراکسیۆنەکان بەشدار بوون. هەر لە سەرەتاوە دووپات کرایەوە کە لایەنەکان لەبارەی هەمواری یاساکان ڕێک بکەون ئەو کات بێتەوە پەرلەمان. دووپاتیشی کردەوە بەو پێی یەکبازنەی ناتوانێت هاوسەنگی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕابگرێت. لە پەرلەمان نەتوانراوە بە پێی ڕێژەی دانیشتوانی پارێزگاکان نوێنەرایەتیان لە پەرلەماندا بپارێزن، بۆیە دەبێت هەڵبژاردن بکرێتە 4 بازنە. با بڕوای شارەزانی بواری هەڵبژاردن لە فرەبازنەییدا ڕێگری لە ساختەکاری دەکرێت و دەنگدەران دەتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە بازنەکەی خۆیاندا هەڵبژێرن. هەر پەرلەمانتارێکیش بەرپرسیار دەبێت بەرامبەر ئەو دەنگدەرانەی ئەو بازنەی دەنگیان پێداوە.